ڕۆژەی دووسایدی 40 مەتری سۆران. ڕۆژەکە پێک دێت لە ڕێگایەکی دووسایدی زیاتر لە 3 کیلۆمەتری و هەر سایدێکی سێلایینە لەگەڵ بوونی شۆستە بە پانی 2 مەتر و نیو. لە پرۆژەکەدا پردێک بە بەرزی 32 مەتر هەیە و دەبێتە یەکێک لە بەرزترین پردەکانی عێراق و هەرێمی کوردستان. دائەندازیار 14 ڕوپێ و 350 کرێکاری خۆماڵی بۆ ماوەی 24 کاتژمێر کاریان تێدا کرد و پرۆژەکە تەواو کرا. تێچووی پرۆژەکە 50 ملیار و 179 میلیۆن دینارە و لە ماوەیەکی نزیکدا بەڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە. دروستکردنی ئەو ڕێگایە کاریگەری گەورەی لەسەر کەمکردنەوەی جەنجاڵی ناوشاری سۆران دەبێت و خزمەتێکی گرنگ بە هاوڵاتیان دەکات. فەرمانگەی میدیا و زانیاری